بسم الله الرحمن الرحيم. گومانی تیانەیە گرنگترین شت لە ژیانی مرۆڤدا ئەوەیە کە مرۆڤ بتوانێت بە ئازادانە ژیانی بەڕێ بکە و ئەو قەناعەت و ئەو بیر و باوەڕێی کە خۆی هەیەی بە ئازادانە بتوانێت ممارەسەی بکات. یەکێک لەو وانە گەورانەی کە کۆچی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وەسەلام فێرمان ئەکا ئەوەیە کە لە کۆچی پێغەمبەرە عەلەیهی سڵات وەسەلام دەرکەوت کە پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وەسەلام و هەروەها هاوڵانی بەڕێزی ئەو ژیانیان پێ قبوڵ نەبوو کە ژیانێکی ژێردەستانە بەرنەسەر لە خاک و وڵات و نیشتیمانی خۆیانە. ئیسلام ئەوەمان فێر ئەکا کە موسڵمان لە دنیاە تەنها ئەبێ بەندەی خوا بێ، نابێ قبوڵی بەندایەتی بکە بۆ هیچ کەسێکی تر، تەنها ملکەچی فەرمانی خوای پەروەردگار بێ جەلە جەلالوه، نابێ قبوڵی ملکەچێتی بکە بۆ هیچ زاڵم و ستەمکارێک بە تایبەتی ئەو جیهەتەی کەوا ئەیەوێ وەکو زوڵم وەکو ستەم خەڵک بکا بە بەندە و ژێردەستەی خۆی. کۆچی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وەسەلام ئەوەی فێر کردین کە ئینسان ئەبێ ئامادە بێ ئاو و خاک و وڵات و نیشتیمانی خۆی بەجێ بۆ ئاو و خاک و وڵات و نیشتیمانێک بڕوا لە پێناوی ئەوەی کەوا زەلیلی قبوڵ نەکا. چونکە کاتێک کە مرۆڤ لە ناو خاک و وڵات و نیشتیمانی خۆیە بە زەلیلی ژیە، بە بەندایەتی ژیە، بە ژێردەستەیی ژیە، بەڕاستی هەرچەنە ناو خاک و ئاو و وڵات و نیشتیمانی خۆتابی، بەڵام ئەو ژیانە ژیانێکی بێقیمەتە، ژیانێکی بێنرخە، ژیانێکە هیچ سنگ و بەهاو قورساییەکی نییە. مرۆڤ کاتێک خاوەن سنگ و بەهاو قورسایەتی خۆیەتی کە بە ئازادانە بژێ لە دنیاە. بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وەسەلام لەگەڵ هاوڵانی بەڕێزیە ماوەی 13 ساڵ لە ناو مەککەی پیرۆزە مانەوە، زۆر لە هەوڵی ئەوەیە بوون کەوا بتوانن ژیانێک بەدەست بێنن، ژیانێکی ئازادانە بژێن. بەڵام دوای 13 ساڵ کە گەیشتە ئەو قەناعەتەی کە ناتوانێت ئەو مەبدە و بیر و باوەڕ و قەناعەتەی خۆیان کە هەیانە بە ئازادانە بتوانن ممارەسەی بکەن، بڕیاری کۆچیاندا، بڕیاریاندا خاک و ئاو و وڵاتی خۆیان بەجێ بێڵن. کاتێک کە پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وەسەلام لە مەککە دەرچۆ دەرەوە و چەند قۆناغێک مەکەی بەجێ هێشتە بوو، ئاوڕی دایەوە بۆ شاری مەککە و سەیری کرد، فەرمووی ئەی مەککە، سوێن بەخوای پەروەردگار، خۆشەویستترین بوقعەی سەر زەوی لە ناو دڵی منە تۆی، چونکە لەم خاکەیە لەدایک بوومە، لەم خاکەیە گەورە بوومە، لەم خاکەیە چاوم هەڵهێناوە، لەم خاکەیە هۆش و بیرم کردوێتەوە. بەڵام نەتەوەکەت نایهێڵن من بە ئازادانە لەم وڵاتەیە بژێم، بۆیە ناچارم بە ناچاری ئەم خاکە بەجێ ئەهێڵم. بۆیە بەڕاستی ئەوەی کەوا زۆر گرینگە لە ژیانی مرۆڤە ئەوەیە ئیسلام فێرمان ئەکا ژیانی زەلیلی قبوڵ نەکەین، ژیانی ژێردەستەیی قبوڵ نەکەین، ژیانی بەندایەتی قبوڵ نەکەین، تەنها بۆ خوای پەروەردگار نەبێت. مرۆڤ تەنها ئەبێ بەندەی خوای پەروەردگار بێت جەلە جەلالوه. هەموو کاتێ زاڵم و ستەمکارەکان، دەسەڵاتدارەکان، ئەوانەی کەوا لە دنیاە بەردەوام لە هەوڵی بەرژەوەندی و مەساڵحی خۆیان نابوونە، هەموو کاتێ هەوڵیان داوە غەیری خۆیانیان کردۆ بە ژێردەستەی خۆیان. ئێستاش ئەمە لە هەموو دنیاە هەیە. گەورەترین پەیامی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وەسەلام بۆ موسڵمانان، بۆ ئینسانیەت، بۆ مرۆڤایەتی لەسەر زەویە ئەوەیە کە پێمان ئەفەرمێ خۆشەویستترین شت لە ناو دڵتە خاک و وڵاتەکەتە، بەڵام ئەگەر زانیت لە ناو خاک و وڵاتی خۆتا ژێردەستەی ئەو خاکە بەجێ بێڵە و بڕۆ بۆ خاکێکی تر، ئەو نیشتیمانە بەجێ بێڵە بڕۆ بۆ نیشتیمانێکی تر کە لەوێ ئەتوانی بە ئازادی بژەی، لەوێ ئەتوانی بە سەربەرزی بژەی، لەوێ هیچ کەسێک زوڵمت لێ ناکە، هیچ کەسێک ستەمت لێ ناکە، هیچ کەسێک ناتوانێت بە زۆر بیر و باوەڕ و بۆچوون و قەناعەتی خۆی فەرزکا بەسەرتا و بیسەپێنێ بەسەرتا. بۆیە بەڕاستی لە کۆچی پێغەمبەری خواوە عەلەیهی سڵات وەسەلام ئەم وانە گەورەیە فێر ئەبین کە مرۆڤ بە هیچ جۆرێ بەندایەتی و ژێردەستەیی هیچ زاڵم و ستەمکارێک قبوڵ نەکا، با بڕوا بۆ شوێنێک ئەگەر ئەو شوێنە ئەوەندە دوور بێ بینی خۆر هەڵات و خۆر ئاوای سەر زەوی لە یەکەوە دوور بێ، ئیسلام ئەوەی پێ باشترە لەوەی ئینسان لە ناو خاک و وڵات و نیشتیمانی خۆیە بەڵام بە ژێردەستەیی و بە زەلیلی ژیان بەرێتە سەر. سبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك وأتوب إليك.